بابات. بەڵێ سەبارەت بە ئامادەکاری و ڕۆژێنەکان بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەڕێز کاروان جەلال بەڕێوەبەری گشتی داتا سنتەر لە هەرێمی کوردستان لە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان لەگەڵمانەوە کاکەڕەوە سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان و بڕیارە بە دەمێکی زوو ئیتر هەڵبژاردن دەست پێ بکات و لایەنە سیاسیەکان ئامادەکاری بکەن. ئامادەکاریەکانی کۆمیسیۆن چییە؟ کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق نەک ئێمەمانن ئامادەکاریەکانی دەست پێ کردیە لە هاوینی پارساڵەوە دەستی بە تۆماری نوێکردنەوەی تۆماری دەنگدەران کرد و ئەو فترەیەش تاکو ئەو ڕۆکەش تۆماری دەنگدەران بەردەوامی هەیە بە هەتاکو 5 مانگ تۆماری دەنگدەران نوێ دەکرێتەوە. لە پاڵ تۆماری دەنگدەران هەیئەتەکانی کۆمیسیۆن بەشەکانیان بەژێرەی تایبەتمەندی کارەکانیان هەر یەکە و ئەرچێک لە ئەستۆ دەگریتن لە بەوەی کە ئامادەکاری بکاتن لە ڕۆژی هەڵبژاردن کە 10 مانجی 6 دەبێتن هەر یەکە و بەژێرەی ئەو ئەرکێک کە پێی ڕادەسپێرێتن بەو تایبەتمەندی کە ئیشی پێ دەکاتن خۆی ئامادە دەکاتن ئەرکەکانی سەرشانی خۆی تاوا دەکاتن لە بۆی هەڵبژاردن لە وادەی خۆدا ئەنجام بدرێتن. زۆر باش. ئامادەکاری و ڕێژوێنەکان تا ئەو کاتی کە دانراوە تەواو بن؟ بێگومان تەواو دەبێت چونکە بەجێرەی ئەو تایم تێبڵەوە ئەو خشتەکرداریە کە کۆمیسیۆن داینابوو ڕۆژی 30 مانگ کۆمیسیۆن ئامادە دەبوو لە بۆی هەڵبژاردن بکاتن. بەڵام هۆکاری دواکەوتن و تاخیربوونی وادەکە دەگەڕێتەوە لە بۆ بڕیارەکانی دادگای فیدرالی کە وای کرد کۆمیسیۆن زووتر دەست بە و کردارە نەکاتن کە لە خشتەی کردارەکان ئامادەی کردیا لەبەر هەندێک پاش ئەوەی کە پێدەچیتن مداوەلە و لێدوانیان کردبێتن لەگەر سەرۆکایەتی هەرێم ئەو وادەیە دیارکرا کە ڕۆژی 10 مانجی 6 هەڵبژاردن ئەنجام بدرێتن. وەکو باسم کرد ینی چەند قۆناغێکی زۆر گرنگ لە پێش کۆمیسیۆنە لۆ نمونە تۆمارکردنی قوارە سیاسیەکان دواتر ئەنجامدانی تور و پشک بە هەر قوارەیەک چونکە هەرێمی کوردستان لە ناوپاش دەبێتە 4 بازنەی هەڵبژاردن لە بۆ هەر بازنەیەکی هەڵبژاردن لەوانەیە حەزبێک لە حەزبەکان بەشداری بکاتن لە بازنەیەشکە بەشدارنەکە کەواتە متمانە پێدان بەو قوارەیە لەلایەن کۆمیسیۆنەوە دەبێتن بە لیستی ناوەکانی مڕەشەحەکانە دواتر لێپێسینەوەیە لە بابرین شایستەبوونی ئەو کەسەی کە دەبێتە خۆی کاندید دەکاتن ئەوانە مەجموعەیەک ژمارەیەک ڕێکارن کە کۆمیسیۆن دەیگریتە بەر جگە لەوەش ئەوەی لەبیر نەکەین کە لە میانەی راپۆرتەکەتان ئاماژەتان بە ژمارەی بنکەکان و ژمارەی وێزگەکاندا ئەو وێزگە و بنکانە پێویستە کارمەندی لە بۆ دیار بکرێتن ئەو کارمەندانە لە ڕێگەی ڕاهێنانەوە پاشەوەی کە ڕاهێنانی پێویستیان لە بۆ دەکرێتن تاهیل دەکرێن لە بۆەوەی پرۆسی هەڵبژاردن بەڕێوە بن ئەوانەش لە ڕێگەی میکانیزمێکەوە دیار دەکرێن کە لە ڕێگەی ئۆنلاینەوە کۆمیسیۆنی عێراقی وەکو هەڵبژاردنەکانی پێشووتر لینکێک دیار دەکاتن لە بۆی خەڵک هاوڵاتی بەجێرەی ئەو تایبەتمەندانەی کە کۆمیسیۆن دایدەنێتن ناو پێشکەش بکەن خۆیان تۆمار بکەن دواتر لە نێو تیر و پشتێکی ئەلکترۆنیدا ناوی ئەو کەرمەندانە دەردەچێتن کە سەرپەرشتی بەڕێوەچوونی هەڵبژاردن دەکەن لە ڕۆژی دەنگداندا. زۆر باشە. لە ڕووی داتا و ژمارەوە تاوەکو ئێستا چەند لایەنی سیاسی ناوی خۆیان تۆمار کردەوە بەشداریکردن لە هەڵبژاردنەکە؟ من لە کۆمیسیۆنی عێراقی کار ناکەم لە بۆی بزانم ڕۆژانە لە ئۆفیسەکان چونکە دەتوانن لە بەغداد خۆیان تۆمارکەن دەتوان لە سلێمانی لە دهۆک لە هەولێر لە ئۆفیسەکانی کە کۆمیسیۆن هەیەی ناوەکان بنووسن دواتر مشخصات و ئەو فۆرمانەی کە لە بۆ حەزبەکان دەدرێتن خۆیان پێ تۆمارکەن دەنێرەوە بەغدا لە بۆی ڕاستاندنی لە بۆ بکاتن ئەنجومەنی کۆمیسیارانی عێراقی. ئەو بابەتە پەیوەستە بە خۆیان چونکە دەبی وتەبێژی کۆمیسیۆن ڕۆژانە ئەگەر پێویست بکاتن لەو ماوەیەدا لێدوانی هەبێتن لە بۆی وردەکاری ئەو ئەمەدەکاریانە بە چ ئاستە گەیشتە بە چ قۆناغی گەیشتە بابەتی ئەو ژمارە ناوانەی کە نردوبیان لە بەوەی پەنجەمۆریان لە بۆ دووبارە بکرێتەوە ئەوانە پێویستە ڕوونکردنەوەی بداتن لەسەری لە بەوەی لایەنە سیاسەکان و خەڵکی بەشدار لە پرۆسەی هەڵبژاردن کە ئەوانەی کە گرنگی پێدەن لەلایەن معلوم بێتن هەنگاوەکانی کۆمیسیۆن هەنگاوی بابرین کردداری عملی مقنعە چونکە لە نێوان کۆمیسیۆن و لەگەر هەڵبژاردن ڕایەلەکی بەهێز هەیە کە حەزبە سیاسیەکانن کە کۆیان دەکاتەوە هەڵبژاردن و چێبڕچیان لە نێواندا دەکاتن لە بۆی هەر یەکە بەجێرەی ئیستحقاق و بەجێرەی مافەکان و بەجێرەی ئەو دەنگانەی کە بەدەستی دێنیتن کورسان پێداتن. باش ئەو گرفتێکە بوو لە هەڵبژاردننی پێشووترا ئەو بوو کە پەنجەمۆری دەنگداران نەیەخوێندەوە بۆی کە دەنگ بدەن ینی پێت وایە بۆم هەڵبژاردن ئەمانە چارەسەرەکرێ؟ بە تێڕوانی خۆم باوەڕ ناکەم کۆمیسیۆن بتوانێتن لەسەر ئەو کۆسپەیە باز بداتن و ئەو کێشەی بەردەوام دەبێتن چونکە چەند هۆکارێک هەیە لەوانە هۆکاری هونەریە هۆکاری زیاتی و مۆزوعیە هۆکارەکان بەشێکی دەگەڕێتەوە سەر دەنگدەرەکە خۆی ئەوانەی کە کاری قورس دەکەن لە بابرین فەلاحی دەکا یاخود ئافرەتی ماڵەوە کە مادەی پاکەرەوە بەکاردێنێتن پەنجەکانیان بە مرۆوی زەمن هێلکاریەکەی لە ناو دەچی پێشتری شوۆی گیرایە کە دادەنێتە سەر ئامێرەکە نایخینیتەوە یان ئەوانەی کە نەخۆشی شەکریان هەیە پەنجەمۆرەکانیان هێلکاریەکەی
دەشێوێتن وەکو خۆی نامینێتەوە لەبەر هەندێک هۆکاری باشتر هەیە لە بۆەوەی کۆمسیۆن بیگرت بابەر لە بۆەوەی کە بتوانیتن پرۆسەی دەنگدان بە شێوەیەکی سەلس و بابرین بەبێت کێشە و بە خێرایی بەڕێوە بچیتن بیگرت بابەر لەوەی کە ئەو پەنجەمۆڕایندانە هەرچەندە لە هەڵبژاردنەکەی ئەنجومەنی پارێزگاکان لە کاتی ئامادەکردنی بەرنامەی سۆفتوێری ئامێرەکانی دەنگدان یەکێک لەوانە لەسەر شاشێکە لەسەر سکرینەکە پەنجەی دەنگدەرەکە بەدەر دەکات کامە پەنجەی بەکاربیێتن پەنجەمۆرەکەی بەهێزترە بازدەیەکی سەوز لەو پەنجەیە دەکراتن ئەگەر هەر پێنج پەنجەکەی یان هەر دە پەنجەکەی 100% ئەکتیڤ باە لە لای کۆمسیۆنەوە دەیگوت بە دەنگدەرەکەی دەگوتن هەر کامە پەنجەی دادنێک کێشەت نییە بەڵام ئەگەر یەک لە کێشەکە ئەوەی کە کێشەی هەبایە لۆ نمونە پەنجەیەکی لە لای کۆمسیۆنی زۆر ئەکتیڤ باە دەیگوت پەنجەی شایدمان لۆ نمونە بەکاربینە پەنجەکان کە بەکارمان لە بەوەی خێرا پرۆسەکە بەڕێوە بچی بەڵام لەگەڵ ئەوەژا بینیمان لە هەندێک شوێن ئەو گرفتە هەر هەبوو و خەڵکێک بێبەش بوو لەوەی کە دەنگ بداتن چونکە ئەو نسبەیە کە ئەو ڕێژەیە کە دانرا بوو 5 لە هەر وێزگەیەک کە تەخەتی بەسمە کەواتە ینی بابڵێن بە کوردەکەی فەرامۆشکردنی پەنجە وەرگرتنی پەنجەمۆری ئەلکترۆنی پەیڕۆ بکاتن نەیانتوانی سوودی لێ وەربگرن زۆر باشکا کەڕۆم پێشتر هەڵبژاردنەکە فرەبازنەی بوورە یەک بازنەی بوو ئێستا فرەبازنەی ئەمە گرفت دروست ناکات بۆ کۆمسیۆن و تەعاملکردن لەگەڵ نەخێر بە هیچ شێوەیەک لە بۆ کۆمسیۆن بابەتی یەک بازنەی و فرەبازنەی کێشەیەک نییە چونکە باشترین نمونە ئەنجامدانی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانە هەر پارێزگایەک بازنەیەکی جیاوازە کە کۆمسیۆن ئامادەکاری لە بۆ هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگاکن هەر پارێزگایەک دەنگدەرەکانی خۆی دابەشی سەر بنکەکانی دەنگدان دەکرد هەر پارێزگایەک فقط یەک جیاوازی هەیە لە یەک بازنەی و دوو بازنەی ئەویش لە ئامادەکردنی پسوولەی دەنگدانە ئەو دەنگدەرەی کە دەچیتن ڕۆژی هەڵبژاردن ئەو وەرەقەیە وەردەگریتن لە کارمەندەکان ئەگەر یەک بازنەی بیتن شێوازێکە ئەگە فرەبازنەی بجیاوازە دەنگدەری تایبەتیش جیاوازە چونکە دەنگدەری تایبەت لەو شوێنە دەنگدەداتن دەنجی لەوە پارێزگایەکەی خۆی دەڕوە کە فرەباز نەبیتن بەڵام پێشتر ئەو کێشەیە نەبوو لە هەر شوێنێک دەنجی بدابایە چونکە کوردستان یەک باز نەبوو دەنگەکەی بە شێوەیەکی تۆماتیکی حساب دەکرا بەڵام ئێستا کە دەبی دەنگدەر وشیار بیتن لەوەی کە بە تایبەتی دەنجی تایبەت کە دەنگەکەی لە کامە بازنەیە لە بۆی دەنگەکەی نەفەوتێت فقط ئەو جیاوازی هەیە ئەویش لە لای کۆمسیۆنەوە لە باتی یەک دیزانی وەرەقەی دەنگدام کاتن ئەو جارە 4 دیزاین دەکاتن ئەویش ئەگەر بێت و ژمارەی قەوارەکان لە بابرین لە بازنەکان جیاواز بی حزبك لبازنەی یەکەم لە بازنەی هەولێر خۆی ناونووسکرد بێتن لە بازنەی هەڵەبجە گریمان نەستە ناو پێشبڕکێی هەڵبژاردنەوە کەواتە ژمارەکە جیاواز دەبی لە بوونی ناو لەسەر وەرەقەی دەنگدان لەبەر هەندێک پێویستە کۆمسیۆن دیزاینی جیاواز لە بۆ پسوولەکانی دەنگدام کاتن بەڕێز کاروانجەلای بەڕێوەبەری گشتی داتا سەنتەر لە کۆمسیۆنی هەڵبژاردنەکانی یاریمی کوردستان سوپاس بە ئامادەبوونی بەڕێستان سپاس لەوە گۆش بەژێ